جێبەجێنەکردنی مادە دەستوریەکان بە تایبەتی مادەی 140 گرفتی گەورەی لە بەردەم ئیداری ناوچە دابڕێنراوەکان دروست کردووە بە جۆرێک وەکو قایمقامی خانەقین ئاماژەی بۆ دەکات. ئەم ناوچانە لە نێوان دوو بەرداشە و حکومەت و پەرلەمانی کوردستان بە کەمتەرخەم دادەنێ کە لە 13 ساڵی ڕابردوو کێشەکانیانی چارەسەر نەکردووە. جێبەجێنەکردنی مادەی 140 بۆ ناوچە دابڕاوەکان بەڕاستی گرفتێکی زۆر بۆ لە ڕووی ئیداریەوە دروست کردووە و ئەحمالکردنی ئەم ناوچەنە لەلایەن قیادەی کوردیەوە و بەسەرچوونی ئەو ماوەیە کە بۆ مادەی 140 دانرا بەڕاستی گەیشتونەتە ئاستێک کە لە بینی ئەم دوو ئیدارەیە گرفتی قانونی و ئیداریمانیش بۆ دروست بێ وایە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان داکۆکی زیاتر و بەرنامەیەکی تۆگمەی باشتری بۆیە بۆ ئەم ناوچانە. بەڵێ ئێمە لە هەموو ڕوویەکەوە زەرمەند بووینە و وەزاگەش باقارێکی باش ناڕوە. سەرۆکی ئەنجومەنی قەزای خانەقین ئاماژە بۆ دەکات بە چەندین شێواز داوا کراوە گرفتی ئیداری ئەم ناوچانە چارەسەر بکرێت بەڵام بێسوود بووە. ڕاستە ئەوەیە ئێمە وتمان ئێمە لە 2006 ئەو برالەمانەدا لەبەر ئەوەی چەند ڕێپێوانی کلا لە خانەقین چەند استفتایە کلا لە خانەقین شانبەشان هەڵبژاردننی 2005 خانەقین بەتر لە 99% خۆدانزان خانەقین پێکاتووە لە کورد و عەرەب و تورکمان و گشت ئەو توێن و تێژەکان ئەوەی کە لە خانەقینە ئەژین ئەوانە بەڕاستی دەنگیاندا بۆ ئەوەی خانەقین بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. لێپسراوی بەشی ئاوەدانکردنەوەی قایمقامێتی خانەقینیش دەڵێت سەرباری ئەوەی لە ڕووی ئیداریەوە خانەقین سەر بە حکومەتی ناوەندا بەڵام لە ساڵی 2023 تاکو 2016 هەرێمی کوردستان زیاتر لە 200 ملیار دیناری بۆ خانەقین خەرج کردووە بەراورد بە حکومەتی ناوەندی ئەوان 95 ملیاریان خەرج کردووە بۆ پرۆژەکانی ئەم شارە. لە دوای پرۆسەی ئازادی لە خانەقین لە 2023 تا حکومەتی کوردستان بری پارەی سەرف کردووە لە ناو خانەقین و حکومەی دیالێش سەرفی کردووە بەس کوردستان ئەوەی سەرفی کردووە بین 200 ملیارە حکومەی دیالە 95 ملیارە حکومەی ئیدارەی دیالە بە هیچ شێوەی هیچ بۆی سەرفی ناکە لە 2008 و حتا 2016 من وەکو ئاوەدانکردنەوەی قایمقامی خانەقین ئەو بڕەپارەی کە ناو خانەقین هاتووە هیچ دیار نییە و هەمووی ئەو پرۆژانەی کە لە قبل حکومەی کوردستان ئەنجام دراوە لە خانەقین ینی بەدوادچۆن بۆی نەکرێ هەمووی خراپە بێ فەداوەکەین لە حکومەتی کوردستان دەستنەم شارە نەگری ئەو شارە کوردستانیە. دواکەوتنی جێبەجێکردنی مادەی 140 و گەڕانەوەی ئەم ناوچانە لە ڕووی ئیداریەوە بۆ سەر هەرێمی کوردستان تا دێت گرفت و لەمپەرەکان زیاتر دەبێت. چاودێرانیش پیان وایە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد لە پاش شەڕی داعش کێشەی ناوچە دابڕێنراوەکان چارەسەر بکات نەک بەم شێوە هەڵپەسێدراویە بمێنێ. بێستون سەلام. کورسات نیوز خانەقین.